ئای دەستان خۆش خوا دەستان خۆش بێمان دوو نەبن خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵینە بەیانێژ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێتانەگەینەوە بە هیوای ئەوەی کامو لایەکتان تەندروستێکی باشتانە بێ و بەهێز و چالاکێکی باشەوە بستنە سەرکاری خۆتان و بەردەوام بن لە کاروباری ڕۆژانەی خۆتان بێگومان ئێمەش ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵتان بەردەوامە بین کۆمەڵێتەوە و بابەتمان بۆ ئامادەکردن و بە چەند پارچە میوزیکێکی بەچێش لەلایەن کاکەوەلیت و کاکە ژەنیارەوە لەگەڵتانە بەردەوامی هیواداری بینەرمان بن تەواوی کۆی پرۆگرامەکەش لەگەڵ تەواوی هاوکاران و هاوکاری سەرچیم لانە پێشکەشتانەکەین لانەجیان بەیانی باش بەیانی تۆ باشتر بێسەر من زۆر باشم تۆ چۆنی زۆر سپاس بە هیوای باشبوونت زۆر سپاس بۆ تۆش خۆشەویستانی ئێمە لە هەر شوێنەکەن سڵاوتان لێ بێم کاتتان باش بێت شادمانین کە ئەمڕۆژ دەرفەتی ئەوە هەبووە لەگەڵ ئێوەی خۆشەویستا بەردەوامین ومێدمانە ئێوەش دەرفەتتان هەبێت کە بتوان بینەری کۆی بەرگە بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژێکی نوێ بن هەمیشە بە بەردەوام هەوڵین لە پرۆگرامەکەمانە تاوی ئەو بابەتانی کە بۆ ئەمڕۆی ژیانی هەریەکەمان گرنگ بێ لە ڕێگەی میوانە بەڕێزەکانی پرۆگرام و تاوتوی بابەتەکان بکەین و زانیاری تاوبەوی ئازیز ببەخشین بۆیە ئەگەر تۆ ڕۆژانە دەرفەتت هەبێ نزیکی ئەم دوو کاژمێرە بینەری بەرگە بابەتەکانی ڕۆژێکی نوێ بیدڵنیا بە ئەتوانی کۆمەڵێک زانیاری زۆر باش لەسەر ئەو بابەتانی کە ئێمە گفتوگوی لەسەرەکەین و بۆ ئێوەش پێویستە بتوانن زانیاری وەرگرن سەرکۆ تۆ چەند ڕۆژێک پێش ئێستا لە کفری بوو پێم لە جێی کفری چۆن بوو گەرم بوو بەڕاستی کاتمەوتیان تەواو سوتاوی دران ڕۆژ تم خۆمە ڕاشم بەڵام بەڕاستی جێوێکی خۆشی هەیە ستا لەوێ بەهارە ینی بەهاری کەروتی تر لەوێ پانکە و مبارەدەوانەیە لە چێشخانۆشتەکانە بوو پانکەیشیە کرد یعنی قەمسەڵەوشتەر نەماتوانی لەبەریکەی لەبەریکەی بەڵام لێرە کەشێکی زۆر جیاسیە بوو بەڕاستی بۆ من زۆر زۆر دڵخۆش بووم یەکەم جارم بوو کە بینیم کچوومە ناو شاری کفریەوە بەڵام شارێکی مێژووی شارێکی جوان ئەجا لە هەمووی جوانتر من لە ڕاستەوخۆکانی شاکە لەگەڵ ئێوە بەردەوام بابەتەکانیان گفتوگۆکان مەگواستەوە شارێکە و تێلیتیانە یعنی خۆیان قوبوڵی ئەوە ناکەن لەبەرەوەی کە ئەڵێن ئێمە ماڵمان هەیە پێویست بە ئوتێل ناکە ئەجا ئەو خزمەتەی لەلایەن ئەوانەوە بۆ تۆ ئەکرێت چەند پیرۆزە ینی بەڕاستی نازانم چۆن باسی بکەم لەگەڵ ئەوەشە دایم وتومە لە شاری کفری سێ زمانی جیاواز سێ کەلتوری جیاواز تورکمان عەرەب کورد بەڵام هەز ناکەکەیچیان کامیانە ئەمەنە تێکەڵ و ئەمەنە خۆشەویستی هەیە ئەجا لە شوێنەوار ڕۆسیر کە چ مێژوویەکی جوانیان هەیە هەم لە سەرای کفری هەم لە حەمامەکەی کفری هەم لە باوەشا سوار هەمووی گەڕام فرسەتم مێنە یعنی بەڕاستی هەستەکەیت یعنی دڵسۆزیەک و ئەجا تۆزانی یەکەم شانۆ لە شاری کفری بووە کە مێژۆکەی بۆ چەند ساڵ بکڕێتەوە ئازانی سکەی قیتار لە شاری کفری بووە کە چەند ساڵەمە پێ عوسمانیەکان چەندین مێژوو ئاساری گرنگی لە زۆر شتا تایبەتمەندی زۆر باشیان هەیە لە زۆر شتا ڕەنگەوەکو تۆ باسی لێواکی بە دێرینترین شوێندا بدرێکە ئەو بابەتانەی لێ بووە لێرە ڕێز و خۆشەویستیمان بۆ هاوڵاتیانی کفری و تەواوی پارچەکانی کوردستان جا لە دەستپێکی پرۆگرامەکەمانە گوێمان لە پارچە میوزیکی زۆر ئارام بوو لەگەڵ گوێبیستن لە میوزیکەکان من و تۆ ژەمان و تۆ لەگەڵ خۆمانەوەە دوێنێت هادرە مێڵە ئێستەکەم سەوتە خۆش نییە سەوتە خۆش نییە بۆ حکومەی لەسەر باوەلیز دەبێت کاکە ژەنیار ئەرە کێشم بێنە ئەگەر بێنە لە ئێمە سپاسانەکەین گفتوگۆ ئێمەش بادامنیشین بۆی کە فەرموون بەیانیتان باش دەستان خۆش زۆر تایبەت بەڕاستی ئەو باش ئێوە لەسەر چ بنەمایگەمە و پرسیارەکەم لەسەر چ بنەمایگ ئەم میوزیکان هەڵە بژێرن سەرەتا بەیانیتان باش دەستان خۆش بێ ئەو پێناسەی جوانتان کرد بۆ شاری کفری توانین بڵێن شارێکی پڕ مێژوو پڕ جوانی پڕ هونەر پڕ کلتور شارێکی ڕەنگا و ڕەنگ خۆزگەتان بە من کە لێو من ڕاستی ئاسانێ مەژە پایم بچین خۆ شوێنێک ساڵی جارێ بۆ دوو جاگەشتی تیاکەم بەڕاستی منافسێکی باشە بۆ دروست بەهار لێەوە دەست پێکە و شاباژێر کۆتاییێت جا ڕاستەکەی گەشتەکانم لێوە دەست پێکات ئەم ساڵچی بەڵێ ئەم ساڵچی بەنیازین بۆ دوو هەفتەیکە لەبەروی ڕاستەکەی پلانی شاباژێرمان هەیە زۆر جاوڵانی پرسیارەکەت ڕاستێکی
پیاچوونەوە بە ئاوازەکان پیاچوونەوە بە میلۆدیە کۆنەکان زۆر گرنگە بۆ ئێمە بۆی بتوانین زنوویکینەوە باشە زۆر جار کە ئەو ئاوازانە هەڵەبژێرین کە ماوەیەکی زۆری بەسەرا چووە کەسێکی نەچپاوە بە گوێی خەڵکە لەبەروی ئێستا لە زانکۆ و لە پەیمانگاکان لە ناوەندە هونەریەکانە ئەوەنی کە باس لە بازرگانیکردنی هونەر ئەکرێت باس لەوە ناکرێت ئایا ئەم ئاوازانە چۆن پێشکرێت ئەم ئاوازانە چۆن زیینوو بکرێتەوە باس بیر لەوە ئەکرێتەوە باس لەوە ئەکرێتەوە کە ڤیۆکانی چەنە تێچووی ئەلبومەکەی چەنە ئەلبومەکەی لەکوێ چاپکرێ لەکوێ تۆمار بکرێت کێ ئەیژەنێت خەریکە لە مۆرکی کوردەواری خۆمان دەرەچین ئەمە کارەساتە ئەمە ینی بەڕاستی ڕووی لە ئێمە کردووە بۆیە ئێمە ئەبێ هەوڵی ئەوە بین کە ئەم ئاوازانە زیینوکەینەوە جارێکی بیان هێنینەوە بە ئامێری جیاواز بە ڕەنگی جیاواز بە ستایلی جیاواز بەرگێکی نوێ بکەی بەبەرە ینی نوێژەنی بکەینەوە ئەمە زۆر گرنگە بۆ موزیسیانان ئەگەر کاری لەسەر بکەن ئێمە لە کۆلێژ و پەیمانگا و لە ناوەندە هونەریەکانە بە تایبەتیوانەی موزیسیانن مامۆستایانی با بڵێن بواری موزیک پێویستە کار لەسەرەوە بکەن ئەو هەموو ئامێرە جۆرا و جۆرە ئەو هەموو ئامێرە جیاوازە هەیە کە ئێستا ئەخوێنرێت بتوانن ئەم میلۆدیانە ئەم ئاوازانە دابڕێژنەوە بۆ ئامێرانە لانی کەم ئەگەر هەر ژەنیارێک ئەگەر هەر فێرخوازێک بتوانێت کار لەسەر دە ئاواز بکات کارێکی زۆر باشەکات دەبەروی تۆ لە پۆلێکە ئەگەر 20 فێرخوازی لێبێت یەکی دە ئاواز زیاد ئەکات پۆلەکەی کە دە ئاواز ئەمە کاری مامۆستایە ئەگەر بتوانێت فێرخوازەکانی ئاراستە بکات زۆر باشە لەگەڵ ئەوەی کە لانە پرسیارێکی لێکردم بۆ شاری کەفری خۆشەویست بینە لایەنە هونەریەکەی و بۆ لایەنی میوزیکیش بە شاری مەقاماتی کوردی و مەقاماتی عراقیش ناسراوە و چەندین هونەرمەندیش لەوێ ئەزمونیانە بوو ئەرشیفیانە بوو چەندین شاکاری جوانیشان بۆ بەجێشتی ئەمڕۆ ئێمە گفتوگۆکەمان لەسەر مامۆستایەکی زۆر ئازیزە مامۆستا ویلیەم یوحەنا مامۆستایەکی ئاوازدانەر مامۆستایەکی پرخزمەت مامۆستایە کە ئەتوانین بڵین بۆ چەند ساڵی دوای ئێمەش ئەتوانین ئێمە نەوەکانمان شانازی پێ بکەین پێمان بڵێ کاکەوەلی بۆچی مامۆستا ویلیەم یوحەناوە بشارکە قسەی لەسەرکەین ویلیەم یوحەنا کەلتورە ویلیەم یوحەنا بناغەیە ویلیەم یوحەنا مامۆستایە شاکارە ئێمە بە هیچ جۆرێک ناکرێ بۆ نمونە کاک سەرکەوتە لە بواری شانۆیە کەسە تۆپەکان ئەناسیت کەوانی کە بناغی سەرستەیجیان داناوە بناغی شکسپیر و ئەوانە با بڵین کاتێکە لیانە کۆڵیتەوە سێرەکەی کۆمەڵێک کاری زۆر جوانیان بناغیان داناوە کە چۆن ئەکتەر خۆی ڕابێنێت و چۆن بێتە سەرستی و چۆن ڕایەنان بکات ویلیەم یوحەنا لەدای بوو 1934 لە گەڕێکی گۆیژی شاری سلێمانی ئەم مناڵە لە دایک و باوکێکی هونەردۆست باوکی بە تایبەتی میوزیک ژەنە بێت دایکێکی خەڵکی مۆسڵ و باوکێکی ورمێیی بەڵام ئیتر بەهۆی جەنگ و کوشتارەوە با بڵین واکەن کە ڕویان لە باشووری کوردستان بێ بە تایبەتی باشوور و باشووری کوردستان کە باقوبا ئەکات دوای پاشانێنەوە ئەچنەوە مووسڵ لە مووسڵەوەێنەوە بۆ شاری سلێمانی نیشتەجێ بن ویلیەم یوحەنایان لە دایکە بێت ویلیەم یوحەنا لە مناڵەیەوە خولیای ئەوەی هەبێ کە موزیک ژەم بێت لاسایی باوکی بکاتەوە بەڵام هەمیشەیە خاڵێکی زۆر گرنگی هەبووە بیری لەوە کردوتەوە کە چۆن ئاستی هونەر بەرەو پێش ببات نەک ئەمەی کە هەیە بۆ نمونە لە ئاهەنگ و زەماوەندەکانە بە دوو ئامێری ترادیشناڵ زەماوەندەکەیان جێرا ئاهەنگیان جێراوە بیری لەوە کردوتەوە کە چۆن ئەمە پێش بخرێت چۆن ئەمە بەشیکەیە لە 1954 کات بۆ یەکەم جاوەکو کوردێ لە دوای مامۆستا شەماسایی بەوە کاتر لە پەیمانگای هونەرجوانەکانی بەغدا دەخوێنێ هەوڵ و ئەم هەوڵی زیاتر لەسەر ئەوە بووە کاروکو کاگوەلیت باسی کرد بتوانێت تا چەند بۆ منە تەلەبەیە بڵێن خوێندکارەکانی کوردستان بە تەواوەتی پێ بگەێنێت و پەروەردەیان بکە ئەو زیاتر بابەتەکەی پەروەردەیی بوو جوانی و میهرەبانی بوو یعنی مامۆستایە بووە بە چۆنەڵێ دروستبوونەوەی نابێ پێشەکی ینی پێشەکی ئێمەگەر کە باسی مامۆستا ویلیەمەکەی باسی میهرەبانی پرسۆز و خۆشەویستەکەیەکەی ئەوەنە سادە بووە ئەوەنە خۆشەویست بووە گرنگ نییە کە من ئێستا ئەمە ڕێی خۆمە گرنگ نییە موزیسیانی کورد فێرخوازانی کورد کە لە پەیمانگا و لە زانکۆکانە ئەخوێنن گرنگ نییە بزانێ بەڕێی من ولیڤگانگ ئەمادیۆس مۆزارتیەیە بەڵام گرنگە بزانێ ویلیەم یوحەناکیەیە لەبەری ویلیەم یوحەنا کاتێک ئەچێتە بەقا بڕیاری ئەوایەت کە بچێ لە بەغا بە زانستیانە بە ئەکادیمی موزیک بخوێنێت ئەچێتە ئەوێ زۆرترین ئامێر زانیاری دەرباری زۆرترین ئامێر پێیاکات زانستیانە ئەی خوێنێ واتە ئەکادیمی کەیێتەوە ئۆکۆردیۆن پیانۆ چەلۆ
کەمانچە ساکسیفۆن ئەمانە فێرە بێت بێتەوە لێرە بە کۆمەڵێ منهەج و کۆمەڵێ یاسا و بە کۆمەڵێ لە باڵێن کاری هوەری و وێتەوە بۆی لێرە خزمەت کرد. زۆر باشە کاکە ژەنیار کاگوەلید لە قسەکانیان باسی لەوە کرد هێمیشە مامۆستا ویلیەم میوحەنا باسی ئەوەی کرد یا خود بیری لەوە کردوتەوە کە ئاستی هوەری بەرەو پێشەوە بەرێت هەوڵەکانی مامۆستا چی بووە بۆ بەرەو پێشچوونی ئاستی هوەری بەڕایەوە؟ مامۆستا ویلیەم ئەو هەوڵانەی کە دای پێشەکی کە بۆ منە دەچەند ئامێرێکە کاگوەلیدیش باسی کرد ئەو هەوڵانی کە دای کە هەروکوت مامۆستاش باسی کرد چۆنڵی ژەنیارێکی زۆر لێ هاتوو بووە و ئاوازدانەرێکی باشی زۆر باش بووە چەند کارێکی خۆی هەیە لە چەندین بۆ منە کاری شانۆیی یا میوزیکی خۆی بەکارێناوە ئەمانە چەند ئەزمونێ بوون کە یەکەم ینی بۆ یەکەم جاوەکو کوردێکە لە پەیماگە هونەرە جوانەکانی بەغداد بۆ منە کە خوێنووی لە پای ئەوە هەر لە 1950کان لە دوای دەرچوونیەوە چەندەها بەرهەموو کاری ئەنجام ماوە لە ماوەی 3 ساڵ 4 ساڵە لە دوای ئەوە چەند خوێنکارێکیە بێت کە بە ئێستاشەوە بۆ منە خزمەتەکەن مامۆستا فرانسیس داوودە مامۆستا ئەنوەر خەرداخیە مامۆستا خالی سەرکارە بە ئێستاشەوە ینی جێدەستیان دیار بووە کە هەمویان خوێنکاری بۆ منە مامۆستا ویلیەم بوون مامۆستا ویلیەم شتێک باس دەکەم لەسەر مامۆستا ویلیەم بۆ ماوەی مانگێک داوام ناکات بۆ منە لەو شوێنی کە مامۆستایە مامۆستای هوەرە بێت کە لە بەغا ئەگەڕێتەوە مامۆستای هوەرە بێت داوام بۆ منە ناتوانێت داوام کات و بارودۆخی تەندروستی باش نییە بۆ منە ئەو پارەی کە هەیەی ماگانە بۆ هێننەوە ماڵەوە قوبوڵی ناکە لەوانەیە پێیان سێ بوو توتی مامۆستا بۆ قوبوڵی ناکەی ئەڵێ من بە هیچ شوێ منەوە بەلاوە قوبوڵ نییە من مانگێکە داوام نەکردووە سوسی لە پاکێتی ئەم کەسە لە پاکێتی دڵسۆزی میهرەبانی ئەو کەسە ئەگەر بەڵێ ئەنجا بیر لەوە ئەکاتەوە کە موزیک جوانیە موزیک ینی بەخشندەییە کە تۆ کاتێک کە بەهرەیەک تەبێ ئەبێ بیبەخشیت لەبری ئەوەی کە بازرگانی پێ بکەیت تەنانەت کە پرسیاری لێکەن ئەڵێن بۆ مامۆستا ویلیەم بۆ ناچی بۆ دەرەوەی وڵات بۆ کۆچ ناکەی ئەڵێ بۆ بچم من لەوەتی هەم قوتابیان فێری واوەتە ناکەم ئێستا خۆم کۆچکەم ئەستا خۆم کۆچکەم ئەمەنە دڵسۆزە بێ بەرامبەر بە خاک و نیشتیمانیش نەک تەنانەتەوە کاتێک کە ئەمە لە زاری مامۆستا فرانسیس داودەوە ئەڵێ یەکێک لە ئامۆژگارەکانی مامۆستا ویلیەم میوحەنا ئەوە بێ کە هوەری موزیک نابێ بازرگانی پێ بکرێت هوەری موزیک خۆراکی ڕۆحە ئەمە تەنانەت هەڵە بن لەسەر گۆڕەکەیشی نووسراوەتەوە باشە زۆر کات باسی گەورەی و شاکارە جوانەکانی ئەم هونەرمەندانەکەین بەڵام لەو کات و زمانەی ئەوانە لەوانەیە پێشکەوتنەکان زۆر بەدی نەکرابێ ئامێرەکانی کە ئێستا پێشکەوتووە و ستۆدیۆکان ئەمەنە پێشکەوتوو نەبوو بێ لەوانەیە ئەمان بۆ پارچە میوزیکێک لێرەوە بەو هەموو ئەرکەوە گەشت بنێتە ئێزگەیەکی ڕادیۆ لە بەغداد تاوەکو ڕیکۆردی بکەن هەم چەند هونەرمەندێکی کەش ئەو شاکارانەی ئەو تا چەند گرنگە ئێستا جارێکی تر ئێوە ناوەندە ئەکادمیەکان کاری لەسەر بکەنەوە چونکە ئەگەر تۆ پیرۆزی ئەو کەسایەتیان و لابێ ئەبێ هونەرەکەی بەبەرزی ڕابێت بەرنامەی پێشوو بوو باسی نمونەیەکی بچووکمان کرد لەسەر ئەم بابەتە کاکسەرکۆ ئاوازەکانی با بڵین ئێمەی کورد باڵێنەتەوەکەمان میلۆدیەکانمان بڕواتە بێ ئەمەنە ئامادەن بۆ کارکردن فێرخواستن ها پێویستی بۆ یە کە دیراسەتی موزیکات بۆ نمونە قوتابخانەکان بناسێتەوە یاساکانی موزیک نووسین بناسێتەوە مامۆستاکان ئاشنا بێت بە ستایلەکان بە ڕەنگەکان لە ئەوروپا کار لەسەر ئەوە کرێ کاتێک کە میلۆدیەک ئەنووسێتەوە ئاوازێک ئەنووسێتەوە چۆن ڕێک بخرێ پاشان چۆن دابڕێژدرێت بەڵام لێرە ئاوازەکان ئامادەن تەنها پێویستی بۆیە کە تۆ باگراوندێک یادا ڕشنەوەی بۆ بکەیت هەنی ئەمە ئەو هەوڵە هەیە لای خۆمان کاگۆلی بەداخەوە بە ڕێژێکی زۆر کەم بۆچی هۆکارەکەی ئەوەیە کە مۆرگ کاریگەری مۆرگ ڕنگ ئێمە ڕەنگە کەمتان ینی دوورتان نزیک فێرخوازانی زانکۆ یا پەیمانگە ئاگایان لە مامۆستا ویلیەم نییە بەشێکیان هەر نایناسم من ئەوە بەدڵنیایی ئەو قسەی ئاکەم زۆری نەمان هەست زۆرینەم بۆ منە میوزیک ژەنانی ئێستا هەستان شێوێنراوە واتە چۆن بۆ منە ئەوەنەی هەستی بۆ منە میوزیکێکی تورکی و فارسی زاڵە بەسەریانەوە لە کوردەکەی بۆ مناگە بۆ لێبێ ئەڵێ هیچ هەستی و هیچ سۆزێکی نییە بە هەمان کاتیش بۆ منە کوالیتی هەرە کوالیتی هەبوو بکرێت زۆر جوانتر و سادەرتریش و باشتریش بووە بەڵام
چۆنەڵی کاری لەسەر ناکەن لەجێ ئەوە هەستەکە ئەمەنەوە بۆچی بۆ میوزیکی عەربی بێ یا فارسی بێ یا تورکی بێ وەمەش ئەو هەستە شوێنراوە هەر لە دایکبوونەوە بۆ منە وا چۆنەڵی وا تێنەگەێنراوە کە پێویستەکە میوزیکی کوردی بە تاڵی بەگویانە چەپێندێ و بتوانرێ فێری فەلسەفەیان بڵێن فەلسەفەی هونەری میوزیکا هونەری خۆمان بکرێ وەمەش ئەگەر زۆر لەوە زیاتر بڕە کارەسات دروستە بێ کە هەروکو ئێستا کە باسم کرد و کاگوالیدی ژاماژەی پێەیە لێسا زۆرینەی نەک میوزیژن خەڵکانی ئاسایی ژوای لێ هاتوویانی کە وای لێ هاتووە کە زۆرینی حەسەن زیرەک ناناسن مۆرک ئەم مۆرکە یعنی تۆ بتێنێتەوە بەشێکە لە کەلتور بەشێکە لە کەڵچەر وانە کاتێکە موزیک ئەخوێنرێت یەکسەر لە مۆرکێکی کەوە لە ڕەنجێکی کەوە دەست پێکەین بەر لەوەی کە بچینە ڕەنجی خۆمان بچینەوە کەلتوری خۆمان بچینەوە کە ئەو ئاوازانی کە ئەو مامۆستایانی پێش ئێمە کە چۆن کاریان کردووە چۆن ئەم ئاوازانیان نووسی و لەکوێوە هاتوون شعرەکەی لەکوێوە سەرچاوی کردووە یەکسەر ئەچین بۆ نمونە بۆ ڕەنجێکی ئەوروپی ئەگەر زۆر نەڕۆین بۆ نمونە ئەچین بۆ ڕەنجێکی تورکی یا فارسی یا عەربی ئەمە کاریگەریەکەی ئەوەیە کە گوێچکەمان ڕایەت لەسەر ئەوەی کە ئەوەی جۆڕایەڵی موزیکی دەرەکی بین غیرە بین لەبری ئەوەی کە گوێڕایەڵی موزیکی خۆمان بین من باوکم لە ساڵی 1970 ئەوەی کە بیرم بێت بە کاسێت سێ ئالێزغەری کوردستانی بۆ هێنام تەنها بۆەوەی ئاشنا بم بە دەنگی خۆم بە دوای ئەو دەنگەیە چون بۆ منە سێ ئالێزغەری کوردستانی وایە لەوانەیە باوکم زانیاریی کەمی هەبوو بێت لەسەر سێ ئالێزغەری کوردستانی لەسەر علی مەردان لەسەر کاریگەری زۆری لەسەر زۆر یعنی من لە 2002 گروپی بێژنی کامکارانی پێ ئاشنا کردم بە کاسێت ئێستاش بەشێک لە کاسێتەکانم هەڵگرتووە لەبەری ئەوانە بەڵگن کە من بەسایی ئەم کاسێتانەوە سێ ئالێزغەری کوردستانی مناسی پاشان چۆن چوون لێکۆڵینەوەم بۆ کرد ئەمانە هەمووی کاریگەرن بۆ من باشە بەڕای تۆ چەندە گرنگە بۆنە لە نێو زانکۆ و پەیمانگاکانە مامۆستا بەڕێزەکان بە تایبەتتر گرنگی بۆ ئاوازدانەر و موزیسیانە کوردانە بن کە ساڵانێک بەر لە ئێستا جێدەستیان لە نێو هونەری کوردیا دیار بووە تا بەرکی ئەوانیە زانی هەر بەدەر لەوەش لاەکان ینی پێویستە کە نەک تەنها لە دەرەوەی ناوەندەکانە هەر لە ناو ناوەندەکانەوە بۆی بن بە سەرچاوەیەک ئێمە ئەبێ وانەیەکمان هەبێ بابەتێکمان هەبێت کە لێکۆڵینەوە بێت بۆ ئەم موزیسیانانە لێکۆڵینەوە بێت بۆ ئەو دەنگ بێژانە بۆ ئاواز بێژانە ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی تۆ فێرخواز ڕاهێنی لەسەرەوەی کە مۆرکی خۆت ئەبێ کاری لەسەر بکەی ئەنجا بچی بۆ دەرەوەی سنووری خۆت ئەمە زۆر جار کە خۆ دووجار ئاماژۆ پیا باسی مۆرکە کرد ئێستا لە جیهانە بەڕایبەتی لە وڵاتانی خۆرئاوایە کار لەسەر کەلتوری گەلانەکەن لە ڕێگەی میوزیکەوە تێکەڵکردنی میوزیکی هەرگەلێک هەر کەسێک بە ئالەتەکەی خۆی میلەتەکەی خۆیان ناسێنێ ئێستا مە بڵاو بۆتەوە و زۆر کاریشان لەسەر کردووە تا چەند ئێمە ئەتوانین تێکەڵی ئەو کەلتوری گەلانە بین ئەتوانین بە میوزیکێکی کوردی بڵێن ئێمەش وەکو میلەتی کورد کەلتورێکی جوانمان هەیە ئەتوانم پێ بڵم کاکسەرکۆ لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە جوانترین کەلتورمانەیە جوانترین موزیکمانەیە لە ڕووی ڕەنگەوە هەستێکی زۆر تایبەتی تایە تەنانەت من نمونەیەکی بچووکێنمەوە لەسەر فەیروز سێ بەشی تاڵم بڵم لە باشووری کوردستانە فەیروز ئاشنان بە فەیروزیە فەیروز کاتێک کە سیمفۆنیای چلی مۆزارتی کرد بە ئاوازێک بۆ خۆی کە کوڕەکەی دایڕشتە بوو خەڵک ئاشنا نەبوو بۆی کە وەلفگانگ ئەمادیۆس مۆزارت کێیە ئەستان ئەم کارە چییە و لە چ فۆرمێکایە و هیچیەیە باشە فەیروز بوو ئەتوانم بڵم بە بەشێکی ڕۆژهڵاتی ناوەڕاستی ناسان کاتێکە ئەچوون بەدەمی گۆرانەکەەوە کە گۆرانەکانەوت هیچێک کاگەر کەسێکی ئەکادمی بووایە پێناسی بکدای ئەوت ئەوە سیمفۆنیای چلی مۆزارتی کردووە بە گۆرانی مازدۆ ڕۆمیژ نمونە ئینی ئەلبینۆنی ئاداجی ئەلبینۆنی کردووە بە گۆرانی باماشەوە بە گۆرانی ئێمە ئەتوانین سوود لە قوتابخانەکان وەرگین ئەنێ من نمونی مامۆستامان زۆرە ئەنی سڵاو ڕێزم هەیە بۆ هەر هەموو ئەوانی کە ئێستا ناویانێنم لێرەوە دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمە کاکارزان مەحموود نەورۆزی حەسەن تەنیا مامۆستا نەجات ئەمین ئەمانە هەمووی مامۆستان هەموویان لە بواری هونەری موزیکا بە تایبەتی دانانی موزیکا جی دەستیان دیارە نەک تەنها لە باشووری کوردستانیان لە کوردستانە لە دەرەوەی وڵاتیشە ئەمانە کاری زۆر نەوازە و کاری زۆر جوان پێشکەشەکەن بۆیە ئەگەر ئێمە ئەگەر بەگوێیان کەین و بە قسەیان کەین قوتابخانەکانش بخوێنین کارێکی زۆر باشەکەین دەستان خۆش بێت گفتوگویەکمان کرد لەسەر ئەو مامۆستا عەزیزە و هەموو مامۆساکانی تریش بەڕاستی ئەمە زۆر تایبەتمەندی هەیە کە ئێمە ئەو شاکارانەی ئەوان بە پیرۆزی ڕابگرین جۆمان لە پارچەی میوزیکی تر بێ بۆ بینەرەکانمان بەیانە فەرمایید.
بێ.